خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین. هەڵبەتە دۆخێرێمی کوردستان لە کۆمەڵێک ڕۆوە جێگەی نیگەرانی و تێبینی و سەرنجی خەڵکی پسپۆڕ و تەنانەت هاوڵاتیان یاریێمی کوردستانیشە. یەکێک لەوانە مافی مرۆڤە و بەدەرەوە ڕەوشێک هاتۆتە پێشەوە کە لە هەندێک بواردا خوێنی مرۆڤ بە کەم سەیر دەکرێت و جۆرێک لە مێدیاش کارێک دەکا کە بە شەیتانیکردنی بەرامبەر لە پێناو ئەوەی شاردنەوەی ڕاستیەکان، لە پێناو شاردنەوەی کەم و کوڕیەکان، لە پێناو شاردنەوەی ئازارەکان. ئەمە تەوەری یەکەمی پانۆراما بێ لەگەڵ بەڕێز سەید عەتا محەممەد کە بەڕێزیان ڕۆژنامەنووسە بە سوپاسەوە لێرە ئامادەیە. سوپاس دەکەم کاک سەید. و لە تەوەری دووەمدا باسی ئەو 120 ملیارە ئەکەین کە لە ڕۆژانی داهاتوودا وردە وردە گوێمان لێ بوو کێشە هەیە و هەرێمی کوردستان پێی دابین ناکرێت لەگەڵ بەڕێز مامۆستا شێروان لە دوای ئەم تەوەرە گفتوگۆی لەبارەوەکەین. بەڕێز کاک سەید زۆر بەخێر بێ. هەر پێم خۆشە جەنابەت تەڕوانینی خۆتمان پێ بڵێ، ینی بێ ڕای تایتڵە گەورەکە و کێشە گەورەکانی هەرێمی کوردستان کێشە سیاسەکان ئەوانەی لای جەنابەت جێگەی نیگەرانی کام کێشانن مەسەلەن بەڕاستی بە تایبەت لە مەسەلەی مافی مرۆڤدا. خۆی زۆر سوپاس بۆ زەنا. سوپاس بۆ بەڕێستان. سوپاس بۆ بینەران. من پارێزەرین بەس ئەوەی کە تێگەشتون مافێکی ینی شتی فیتریە، شتێکی سروشتیە خودداییە. ئەم مافا ینی سنوورە بەزێنێ لەم وڵات بۆ وڵات بۆرچی وڕان مافەر ماف ینی ساهری سارە تێگەی ئەجا مرۆڤ کاتێ مافیە بوو مای پارێزە شانازی بە خۆیەوە شانازی بە ماف و شارستانیەتی خۆیەوە کات تا ماف شتێکی کولتوریژ نیە بۆ زانێ بڵێ لەگەڵ کورتری ئەم شار بۆ شارە گۆڕێ تێگەی مافیش ئەکرێ بە چەند بەشەوە خەڵ مافی سیاسیە، مافی فێبوونیە، مافی شارستانی هەیە، مافی هاوڵاتی بوون هەیە. تێگەی ئەمڕۆ وای لێ هاتووە ینی هەر پیشەیەک هەر فیشەیەک سندیکای شتی بۆ کراوەتەوە وەکو سندیکای ڕۆژنامەنووسان، سندیکای کرێکاران، سندیکای پزیشکان، پەرستاران، ئەنوا سندیکای تر تێگەی ئەم بۆ ئەمانە کراوەتەوە بۆی مافی ئەم پیشەیە ئەم کەسە ئەم ئینسان ئەم مرۆڤ پارێزێ. بەس ئەمڕۆ ماف ئەفوو ینی هەندێک جار نەگەنجار زۆر جار پێشکێل دەکرێت مافی ژیان پێشکێل کراوە، مافی نیشتەژیم پێشێکراوە، مافی هاوڵاتی بوون بەڕاستی لە ساسە پێشەیە کراوە لە هەرێمی کوردستانە لەشکرێ پێیاوە لە شیرێکی نەزان پێیاوە منەتی بە تۆ نییە هەیت نیت یا حیزبیت یا حیزبینی چینیت حتا 30 دانە ساڵ بڕۆ حرسیاتی بە وگرە پێشمەگایەتی لەگەڵا کۆیلایەتی هەتا مافی کۆلە نەبوون هەیە بۆ زانینە تۆ مافی خۆتەیە کۆیلە نەبی بە زۆرەکەن بە کۆیلەبوونیش لێ خۆشدان مافی پێشکەلەکەن احتیمالەیە تووشی ئەشکەنجە و ئازار و کوشن و ئەمە زۆر جارەوترێ خەڵگەوترێ قسە ئەکەکرێ بەڵام نمونە هەیە مەسەلەن لەسەر ئەو بابەتانە بە نمونەی بەرجەستە چۆن نمونە نیە ئێستا چەناکە لەسەر کۆمنتێک ئەدرێ بە دادگا لەسەر کۆمنتێک لەوانەیە بژیرێ لەسەر کۆمنتێک لەوانەیە بینێرن بۆ شوێنێ لە ڕێگە بیگرن تووشی ئەشکەنجە و ئازار و کوشتنی بکەن لەو ڕۆژانە پێشمەگەیشی لە قیچوار منە هەر ئەشی ناسکۆ پێشمە حاجیاس و ئەناسم بە زۆر نا لە نزیکەوە ئاوا بینی و ماڵما حیمایی حەسەن جەباریە حەسەن جەباریش بۆ زایێنێ کەسی کەسایەتی خراپی نییە پیاوکوژ نییە من نەبیست و پیاوکوژ بڵێ تێگەی ئەم بڵێ من لە ستۆری دابەزان حەسەن ئەناسم برادری مێ لەگەڵێ دابەزانوە ئەڵێ ئەم کوڕە لەسەر مافی ڕادر بڕند یعنی لەسەر کۆمنتێ ئەیبەن تیرۆریەکەن و ئەیکوژن ئێمە چۆن ئەمێشتیوە بەتابەتی تۆی جەناب تدووە ئەوەی کە خوا لە خۆش بۆ حاجی ئاسۆیە لەسەر کۆمنتێک تیرۆر کراوە خۆی خنکاندۆ بە بۆین باخ بەڵێ من قسەی هینەکەی بووەکەم مەسوولەکەی بووەکەم کە حیمایەتی تێ حەزەی خۆیستە پێمە تا لە جرفان لە مۆبایلەکە مایە بۆ دابزیێن تێگەی بردویانە بە فێڵ لە ڕێگا ئاساییشیان بۆ داناوە ئاساییشیان بۆ داناوە علاگەیەکیان کردووە بە سەریا و هاواریشی کردوم ئاسایشانە چی ئەمانە و کەسێکی لەگەڵاوە توێتی هیچ نییە بردویانە پاش 46 ڕۆژ بە کوژداوی تەسلیمیان کردوێتەوە وتیان وەڵا خۆی کوشتووە بە بۆین با خۆی خنکانە ئێبا بە خۆم پیاوە قاتی کوردی لەبەرای ئەگەر بیاو تا بە بەنە خوێنەکەی بە شوێنەکەی خۆر ئەبوو وایە بڵێ بەس بۆین باخی لە ژێ بوو
ئەبیان تا بەرەخێنەکەی وەنیە بەڵێ هەر بێزگە لە خۆر ئەو نییە کاغی خەڵکی ترگیرا دیسان کابراایەکماناسی نەک بنەمناسی هەر ناودا ناسراژ و بەڕاستی ینی پێشبەگەیەکی زۆر زۆر باشی پارتی بوو دایم لە سوپای ڕزگاری بوو لە چکۆ بوو ئەم کابراایە ینی وای لێ هاتە بوو ئەمەنە ناسا و بیانی ناوی دەکردبوو پیانەوە پڵنەکە خۆی ناوڵناوی پڵنەکە هەر هەوو ناوی نەژی لە حاجتەوەی بەڕەحمەت بێ خەڵک سلێمانی بوو خەڵکی سلێمانی بوو هەر لە ئەستا هەڵەبجەیش بوو دۆستم بەڵێ ئەم کابرا لێرە ئیشەکرد ئیشی زەوی و زار و معاملاتی پارتی و لیژەی تەنسیقیشان داهانا نوێنەریان بێ بەڵێ لە دوای شەڕی ناوخۆ بەڵێ ئەمە ئیشەکانی بە لیژەی تەسی هەموو شتی تاوا بوو دوای شەڕی ناهۆ بەچەند ساڵ بردیان کاکەجان لێ باشە گیراوە تێگەی پاش ماوەیە وتیان وەڵا کاکە خۆی خنکانی ئاخر کاکە خەڵک خۆی ناخەنشێنێت تۆ ئەگەر هەر ئاخر مافی زیندانی هەیە مافی ئەشکەنجدان هەیە ئەو بزانانی هەموو مافی هەیە تێگەی بابەکە تۆ ئەشکەنجە شێی نابێ ئەشکەنجێ بگاتە حاڵەتی کوشتن زیندانە بە زیندانی مردن کاکسەی جەنابەت یەکێتی بوویتیان پارتیت مەسەلەن بۆ بینەرەکانم ڕوون بێ مەسەلەن بەڵام من بیدایەت یەکێتی من دوایی ماوەیەکی زۆر بووم بە پارتی وازنێنە ئێستا لە پارتی واستێن بۆیە ئەو چیرۆکانە ئەزانی ڕاستیانە ئەزانی دیژدانم بەزان دێشتێ من پەنجەی بۆ نابخەن لەسەر کۆمیتێ بکوژرێ من حەوت ساڵ لەسەر لاانێ شتێکی نهێنی بزانم حەوتجار لەسەرێ بکوژ ئێوە کاکە خۆژانی من یعنی ئێستا بەڕێزت هەندێشت لای ئەگەر بیڵی لەو بەرنمەیە ترست لەوەی هەموو کەس لای بتکوژن هەموو کەس لایەت ئەی چۆن من لەو ماوەی پێشوە لەسەر نووسین تهدید کرام کاکاروان سندیکا ڕۆژنامە ئاگادار کرد من شانازیم بە ماغەبوون لە بڕێ ئەندام لایەوە بەڵتم کاکە من شتێکیوان بەسەراتۆ لەسەر کۆمیتێ ژوێنی زۆر زۆر سوک و سکایەتیشیان پێ کردو حتا شەو بووە بەیانی وتم ئەو زەلامە ئەی ناسم وتم لەوانێ سەرخۆش و بێقەی چەکە بەیانی قسەی بەیانی 20 دقیقە قسەم لەگەڵاوی تەجیلم کرد ئیسەر پەشیمان نەبوو تێوتی تۆ باجی ئەم خواردنە دەبێت یانی ئەو کوژی تێگە هەستام وتم کاڕان چی بکەم وتی جیهەتەکەی دیار بۆ کەسە ئای چۆن ئاسایش و ئاسایشی پارتی بوو کاکە تێگەوە حاس وتم کاکارانوەڵا شتێکی ئاوا بوو هەفتەیەکە بێ ئارام گرتووە بەس بەخوا ینی پیا ئەترسێوتم ئەمە پەشیمان نەبوو ینی شەو ڕۆژێ بە دوو ڕۆژ پەشیمانەوە بەیان دیسا جوێنی خراپتیانێک ویستم پەشیمان بێتەوە ئیتر داوای یاسایان لەسەر تۆمار کرد وتی ژێ بێڵە بووە حایم پارێز دەرمانێ بەس تۆ ئەزانم عشاران دانیشت یا عشار دانیشت لێ قوڕشی ئۆچی لێ بوویان بەڵام ڕۆخوا لە ئینسانە بووری وەلیە من چیم لە کابرایانە بووم بەس بورام لێ خۆ تومەکەی بەسەرۆی تومەکە بەسەر شاریوێت یەکی یعنی ئەمە من لەسەر کۆمیتێ یعنی شتەکەت تۆ ئەوەی جەنابەت دوو لە مەقامی جەناب دڵنیا مەسەلەن ئەوە نەبووە شتی تۆ نەبووە یعنی قسە نووسینەکەت دەربڕیم بووە من ڕێی خۆم دەڕوو ئەشی من کابراایکی نووسەر و ڕۆژنامە نووسم مشت نووسم تێگەی خۆ من ناتوم ئێستا ناتوم تادا لە خەڵک هاتووم بەرگری لە مافی پێشمەرگەیە بکەم هەموو سەفەرێ کاک مەسعود خۆی ئەڵێ من پێشمەرگەم یعنی ئەبووە ئەوان دەستگای پاراستنە هەر شتێکە ستڵی لە کوشتنی پێشمەرگەیە بکردایەتەوە بیوتە سەرۆگەڵێ من پێشمەرگەم ئێلەوەی پیرۆستەرەیە کاکە ناڵەن کەرامەت ئێخۆ کەرامەت نییە ئێگونا تۆ دەست بچێتە خوێنی پێشمەرگەی 28 ساڵ 30 ساڵ لەگەڵ تا پێشمەرگە بوو بێ کاکە ئەی بۆ ینی بۆ دادگا دانراوە دادگا دانراوە بۆ ئەفوکردن بۆ زیندان بۆ تاوانەکردن بۆمان دانراوە ئەوان ئێترا بە دادگاش ناگەن چۆن شتی وابێ کاکە هێ نابێ ئەبێت تۆ بەڵام لەسەر سلێمانی شتی زۆر گەور مەسەلەن لە ماوەی پێشوە لە زیندانی چاکسازی گەوران کەسێک خۆی خنکات کامیرە و هەموو شتەکانیان بۆ کە سوکارەکەی لێدایەوە ڕوون بوو ئەمیش ڕۆژ بەڵام سێ ڕۆژ مێدیای پارتی دموکراتی کوردستان قسەی لەسەرەوە کردوتیان ئەمە خنکێنرا و ئەمە دەستی لە پشتە و دوای ئەخیرن ئەمە چاکسازی گەوران هەچەت بۆ وزارەتی کاروباری کۆمەڵایەتی کامێرەکانیان لێدایەوە مەسەلەن بۆ لێرە ئەو بە شەیتانیکردنە لە سلێمانی ئەکەن ئەمانیش بابن کاکە کامێرەی ئەم کوڕەکە شەید بووە لیدەنەوە وانە ئەو تا خێزانەکەی خۆمە قسەی من یە قسەی خێزانەکەی دی خۆ من بۆ زانینی من لە ینی سۆشیال میدیا زۆر دەوڵەمەندە کاک زانای یەک دیێڕبە نووسە خۆی بە وێنە و بەڕەس و بە نووسینە هەمووی نووسرا بیر لە سووری داێنی ئێسمە یەواکە یانی کاسپەکەم بووە بەوە خۆم پیاخراب ناکەینەکەی تۆ ئەوێن بڵایەکەم بەوەشەوە ڕقە بۆ ڕقی لێمە خۆمە خۆت کردوتە کاکە
خۆت ئەم تایتڵە ئەم نووسینە ئەم ڕسممە هی توێ هی منی ئەم ڕۆ چۆن گیراوە چۆن ئەم شتە نووسراوە یان شتی عامیشە ئەوان ئەوەشیان پێ ناخۆشە والحاصل ئەم ژنە خۆی ئەڵێ ڕۆشن بە لای توانەوەڵا لا ئێمە ماوە و وەزی باشەوتە دروستی باشەوە ئەڵێ کەچی بۆ دوای دووسە ڕۆژین توانە وەرن سەردایم بکەن جانازەکەیان ناوێت دەسم یخۆ جارێ نیە و دوو نیە و سێ نیە و شی نیە و وەڵی لەو ڕۆژانە لە سۆشیال میدیا ناوی 50 کەسم بینی 50 کەس هەر برادری نردی 50 کەسم بینی کە ئەمە لەم سەردەمی حکومڕانی 12 ساڵە ئەم 50 کەسە بە تیرۆ کوژراوە 50 تێحال لە زۆنی زەردیشا بۆ زایە نەک لە زۆری ئیسازە دوێتیانێ بەخوامە بەڵێ تێگەی بە هەر خۆ هەریان بینی هەر ترسامتم بەخوامە لە من نمێنێ باشە من تۆزە ئازورم لەوانێ شتێکی لێ بدرشێنە تێگەی بەس ئەمە بۆ ینی بگاتە تا سەرێسخان ئێمە لەم وەزعێکی زۆر خراپە بەسەر کووردا بەسەر ئەم دوو حیزا بەسەر هەموو گەلی کووردا خراپە ینی ئەمریکا گیان سەری ئێمە کا دوێز ئێمە یەخێنەوە کاک شۆری ئیسماعیل لەڵێ کاک ئەوەی نەما هێزەکان ڕێخێنەوە لە پشتەوەیەن قزەیەکی تر دروستەکەی هێزەکە هەڵەوەشێت و ڕێک ناخر ینی ئەم ڕێک نەخستنە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەزانین یەک هاکزانە یەک ڕستەیە یەک ڕستکە یعنی ناشرینە ئەوەنە خۆ بە زۆری نەبزانی ناشرینە تی زۆری نەکە تۆ کاک دێشیر چوە تورکیا هاتەوە تی 1 ملیۆن دەنگ دابین کرد 1 ملیۆن دەنگی دابین کردو ئەمەی خەڵکی دەوری مووسڵە تورکمانە و تورکمانە تێگەی ێ باش 1 ملیۆن دەنگی دابین کردووە بووی بە زۆرینە کو مافی زۆری نەکرد ئەخر بۆچی باشە تا کاکزانە با هەموو سلێمانی هی تۆ بێت کە چوار خێر و چوار سەدەقە و ڕێزی چوار کەس نەیری بۆ بەقەڵکێت بەقڵکی نایە ئەمڕۆ شەڕی کورسیشەوە لەو لە مەسەلەی مافشتەکە لامانە باسی مافە یعنی ئەبێ تۆ کە دەنگ دەرەکەش دەنگەدا بێ مافی بدەیتێ ئێوە نییە کاکە ئەبێ ئارامی بۆ دابینکە بێنانی بۆ دابینکە بێ ژیانی بۆ دابینکەی وانە ئێستا کاکە هیچ دابین بۆ بۆم خەڵکە خۆی ئەم خەڵکە ئیستا من لێرە ئەمە مینبەری یەکێتی نیشتیمانیە من یەکێتیم خۆشی بۆ زانینێ تێگەی ئیسە یەکێتیشم بەس یەکێتیە نیم کادیرێکی فعلی مخەفکەوت و هاتوش و داوام بۆ شوێمانە بەس کاکزانە ناستم کاریما دەناستم هەموو ناڵە بژێ مەڵبەت منە ناسی بانیاکردم دووسێدا دانیشتم لە کاریما و توی بڕۆ لە ئێلام ئیشکە وەحاصل زۆر کوڕانی کاکۆسرە دۆستێکی زۆر زۆر باشم بوون ئیسەش بۆ دۆستایەتیمانەیە بەس من 1 ساڵ شتم بۆ کاکۆستەر نووسیوە لە شەڕی کەرکووک 1 ساڵ بەخوا دوێتیانە ئەشیبمەیە من لە پیوکەی میدیا لای کاکاروان لە کوردستانی لێرە کەڵ کاکستران هەمیشە ڕۆشن بۆ کۆڕسی مینارەکان یانی من ئازادانی بیرم کردوەوە بەئیستا من لێرە خەڵک لەم دەسەڵاتێ بێزارە لە چی بێزارە لە بەروی ژیانی نییە ژیانی نی ژیان تۆ 12 ساڵ لەسەر ئەم کورسیەکەکە ئەم کورسێ سەری ئینسانەخوا بۆ زایێنی سەری زۆری خوارد تێی کاک مەسعود تۆ چی خۆشەویستی دا لەم کورسیە واللهی سێ بەشی کوردستان ڕخی لە کاک مەسعودە ئەگەر گوێشی لێم با خسە ڕاستەکەم لەسەر ئەوەی کارەبا گرانە لەسەر ئەوەی بانزین گرانە لەسەر ئەوەی موچە نایە ئەڵێن ئەوان ئەرخەڵێ بۆ دروستەکەن هەر ئەمڕۆ نییە کاکدانە سەیری سۆشیال میدیا 20 بۆ چوون لەسەر موچە وەڵام موچەکە هات وەڵا ئەرخەلەی تێکەوە وەڵام موچە چیەکە تێگەی تۆ دەوڵەتداری وا ناکەیت دەوڵەتداری پێگری ئەبێ مافی خەڵک دابینکەی تۆ چی لە لەشکرێ دزەکەی لەشکرێ خۆڵ بڕە لەشکرێ خاینەکەی کاکەەوە یعنی بە چی شارەسەریانەکەی هەمووی ئەلێ بێنە هەمووی ئەلێ بێنە هەیەەوە لە ناو پارتیا بۆ ئەوت بەڕوونیە بینی بۆ دەرکەوتو ینی تۆ لەبێ بە زانیاری قسەنە خەڵک شۆن خەڵک تو هەز ناکەی ڕەفقەکە و بۆچی دوخانی هێ من خۆم کرێشی من کرێشیم تێگەی ئەی بۆ ڕەفقەکەی من دوخانوی هەیە ئەی بۆم بە سوولەکەم کاکە گیان بە ملیۆن دۆلار قسەکە یاری وایە کاکە چۆ خەڵک کەروگانی حەشاتی خەڵک تێگا ژیان چوەڕە وەمە ژیان ئەمڕۆ ژیان سەریع سەریع من دزی هاتووە نەم کردووە بەخوا ماوەیە لە شەڕی ناوخوا مەسوولی متەفەڕیقەکانی سلێمانی بوون هەمووی خەڵکی بشارە بوون ڕایان کردبوو هەموو زۆری لەبەر نەبوونیات و شوێ پارتی ینی پارتیش نەبوو هەر هاتوون بۆ بژێوی ژیان دێ بەخوام من سەرپەرشیمە کرد دزیم لێ بکردایە فەردەی ئارد بە 1750 دینار ئاردی سفر فەردەی ئاردی گۆر بە 1000 دینار بوو لە سوپای ڕزگاری ئەچوون ئەیان گۆڕیەوە هەموو فەردەیە سفرەکان ئەگۆڕیەوە 600 دیناری ئەو کاتە خێریانەکە بەخوا بم کردایە پێش خانووم لەو لێرە
تێگەی وتم نایکەم لەسەر دەستپاچیش لێدایانە بۆ زایێنێ چۆن خەڵک نازانێ خەڵک چۆنەژی من جاین چی تۆ کوڕەکە کەناڵێکی تەلەڤیزیۆنیە بە ئارزوی و بەڕاستی و بە چەپاچیە لە ئەم ئێوارە هەورازانیشی من لە سوۆسیال میدیا بینی ناوی ئەم ئێواریا دوێنێ ئێوارێ خەری و بڵاویشی کەمەوە هەر عیب بەم قسانە ئەم ئاوا دروست بۆ شەڕی ناوخۆ دروستە کاک یعنی بۆ ئەڵێنێکێتی بۆ یەکێتی دروستێکە واللهی چواری وەکو ئەم هەورازە دروستێکە ئەوش پێوترێ ڕەنگەش ڕۆژنامە بێ قوربانی بێوش ناناڵێ هەیە ئەوێ داهاتەکە بەرێ بۆ ئیمارات بیکا بە خومار و خۆ غەزاری چی هەڵێ عیبە بە کەی قسەی ئینسانە کەی قسەی ڕاگەیاندنە کورد پێویستی بۆ جۆرە ئەعلامێ بۆ جۆرە نەفەسێ بۆ جۆرەوەیە کە خەڵک نییە وڵی قەت پێویستمان تۆ خەڵکی هەڵە بجەیت پێویستمان بە هێمنیە هێمنی ئالم باردووە من ئیسر ئەڵێم کاک مەسوود خۆی دابەزێ چییە با لە سلێمانی کۆبوونەوە بێت چی ینی هیچ خۆ سلێمانی مەلا مستەفای بەرزانی بەڕەحمەوی 6 ساڵ لە سلێمانی بوو زیندان بۆ لێرە لە سلێمانی وەرزگاریان کرد شغڵەتی وەرزگاری کرد بگەزانێت ئەیتی یانی سلێمانی بچوو خراپێ هەر بە سەرۆک بێ سلێمانیش بینە و پیاسەیەکیش بکەن و کۆبوونەوەش بکەن و وەکو برایکی گەورە کاکپاوێ خۆ بە ئەرز و ئاسمانەوە نییە کاکە دانەبەزێ دەخوارم ئەم خۆ سەرۆک وەزیران نییە تاوەکو لێ کورسەکە نووسە هەری بە سەرۆک وەزیران بن ئێبا بە کاک مەسرور وە ئەڵێ ئیستا کاک مەسرور یعنی ئەبێ وان نەڵێ لەبەری کوڕەکەی پێگەشتووە شەڕی میدیاییەکە ئیستا کوڕەکەی ئەو شەڕەکە کاک ئەوش تەلەڤیزیۆنەیە کەناڵی هەیە پارەی هەیە ملیۆن دۆلاری هەیە چی ئەوەی تۆ باسێکی تەلەڤیزیۆنی ئەوە ئەی چی کاکە یعنی ئەمە ناکرێت ئەمە هیچ سوودێک تەنانەت بە پارتیش ئەگەیەنێ مەسەلەن واللهی ئەسڵەن شەهیدی ناو گۆڕستانەکەش گلیان هەیە سوود لە بەزە نابین ئەمە هەمومانە فەوتێن کاگەجیان هەمومانە فەوتێن تێگەی لە پێناوچی لە پێناو ئینکاری ئاخە تۆ بەمەڵێ ئینکاو بە تۆ کاکە وەڵی تۆ ئینکاری ینی بە ئەم کورسیە 4 ساڵی تۆ نەبێ ئێبا 4 ساڵ نێچیروان بێ ئەخروە لێ کاکە تۆ خەڵک لێ ناڕازیە خەڵک شێ یەک حیزب لێ ڕاز حیزبێکیشی تازە بوو بە سۆران ئێستا خۆ یەکێکیش 39 کورسیە 39 بە 39 پارسەنگی هێزە تێگەی لێرە یەکێتی لەوە بەخت کراوەیە ئەگەر خۆیشی نەیوت بێ و ئازارنەوە بێ لەبەری لە حکومەتایە بڵێ وەڵام مافی هاوڵاتی جێبەجێەکەی و نابێن حکومەتەوە هابێ تێ خۆنەوەینێ بە 15 کورسیەوە کردوێتی نەیگرۆ بەڵێ کەواتە کاکەجیان 39 کورسی بە 39 کورسی ئیتر یان ئێمە زۆرینەوە کەمینەی تیانە دائانیشین وەک برا کاک مەسوود وەک برا وەک مام وەک سەرۆکی نەتەوەی کورد دائانیشم کاکەجیان ئەم دوو پیاوە ڕێگە خەم و وەکو برا بەش چی یانی لە پێناو کوردستان نەکبێی مەسەلەن ئەڵێ لە سلێمانیا ئێستا شتێک هەیە بۆ بە تقریبان بۆ بە تەنزێکی ناخۆش ئەڵێ مێشێکەکەن بە کێچێکەکەن بەگا مێشێکەکەن گامێشێک گەورەیەکەن و دڵنیا خراپبوونە و بەخوا برادر هەیە من کاکسەیدا تا تەلەفۆنی بۆ کردم چێتی هەر بە ڕاستی زانە سلێمانی هەوایە وتخوا سلێمانی زۆر خۆش زۆر ئارامە و زۆر جاری وایە لە بەرنامەکەی من ڕخنەی تونندیش لە یەکێتی ئەگیرێ و ئەڵێم وەڵڵاهی من تەنها لە فەیسبوک لە سوشیال میدیاش دەروزم وەڵڵی دوێنێ دووسێ ڕەفیقم کاک سەعەتا بۆ خاتری خوا نزیکیە وتم ئیشم بەو لێر چییە کاکە ئیزای ستاقیمە بۆ لێ نەقم کردو بۆ ئێرە بۆژت بەقڵم نەکردووە دژایەتی پارتی بکەم ئیستا خۆناغەکە وای لات و ئەبێ باسیەوە بکەین لەبەرەوەی من وەک بڵێ برایەکم وەک بڵێ ئازیزێکم کوڕێکم بینیوە زۆر بادە زۆر فەقیر ئاخر ئەمە کەی کوشتنە کەی کۆمنتە کورە خەڵک جوێن بەخوایە نەعوذ بالله ئەخوانیە کاگە خوایە بەو گەورەیەت و ئەو فەقە بۆ نەتوانی کوڕێک دووسێ مناڵی هەیە ئاخر گوناحەکە کوراڵێم ئێوارە خوێنمەوە لە NRT پۆلیس هێستاڵەکە بێ هاوڵاتیە پۆلیسێکی کوشتووە نە هاوڵاتیەکە ئەگیرێ نە پۆلیسەکە خانشینەکەن خانشینەکەشی لای سەرەوە ئێخە بۆ ئەمە ئەوەی سۆرانەوەی لەسەر کارەبا بوو ئای ڕەحمەتی لێ حەسەن سەربەرزی ئێتا بە چاولیە یعنی ئەمە مافی تۆ مافی ئاسایش بوو پۆلیسەکە کوشتی ئەوش پۆلیس بوو ئێستا ئاسایشەکە نەگیراوە پۆلیسەکەش کوژراوە ئیجا خانەوادەکەی رازین کوژراوە تازە خۆ دەستیان شتووە شتەکە ئەتەریات کوژراوە و ناگر و بە ئەزەڵات ڤیدیۆ هێوە ئەیشی بەخۆمە ناڕەوە توانای لەگەر جاشتەکە ژدێکی فەقی و دوو کوڕ ئەلێ کاکە شەیدانەکان بۆ بکەن لاقە یاخە مافی خۆی نەشەیدانە مافی مردوش دەخورێ ماڵ ئاوی دێگەی
کاتە کورد بەو دۆخە بەوەی کە تۆ بڵێ وەڵام من هەرچی ئێستا بۆن من ئێمە بین لە ئەعلامی چێتی نیشتیمانی کوردستان هەموو ناشرینێ بخینە پاڵپارتی و شەڕی بۆقی شەڕی ناوخۆ لە دەین پێت وایە بۆ سوودیە چێتیە بێ؟ هیچ سوودی نییە لێرە کاکزانە من قەناعەتم نییە من سێری اخبارەکەم خۆ نەڕ لە بەغا قسە بۆ نەکراوە نەچوم ناپەرلەمانی بەس وەڵڵاهی بیللایی بەم دوو سەردانەی کاگنێشیر و کاگمەسوور و بۆ بەغا وەڵڵاهی بە حیاتیان عەرەبیان ئاش نەکردەوە عەرەبیش لەگەڵ ئەمانە ئاش نین تێگەی لەبەروێ ئەمان بە ناوی کورد ئیسە تێگەشم کاکە ئەڵێ بە ناوی کوردایەتیەوە تێگەی نەوتەکە نانێرن داهاتەکە نانێرن چی ئەمە وەڵا کاکە ئێمە داوای دەوڵەتی کوردی چی وەڵڵاهی لە سۆشیال میدیا عەرەب گاڵتەکەم بە دەوڵەتی کوردی تێگەی تازە یعنی ئەگەر ئەمانە بیا ویستپێتیان بە سەردانێکی حەلبوسی هێنان بۆ هەرێمی کوردستان و بۆ مەسیف ئاژوو بێتەوە دژون ها دژونە کاکزانە تۆ بەتەمای ئەوەنەی من و تۆ وەکو کورد دەژێر دەستی سوننا لەگەڵ ڕێز بەڵە سوننا عەرەبی سوننا لێما قەوماچیما بارانکردن ئەنفاکران شیعاوەی پێ نەکردین کاک ئێ حەلبەسوی سونەیە کاک یعنی تۆ بەتەمای ڕێگە ڕاستەکەوێ و خۆمان یەخەین ڕێگە ڕاستەکە لێرەیە کاکە کاک ئیستا ئەڵێن کاک پاڤێڵ هەڵەیەکی زۆر گەورەی کرد و قەڵەیەک کەوانیە خۆ خەڵک نەچەوە بۆ حەج 2 ملیۆن کورد بڕا بۆ حەج ڕێگەیان لێ بگۆڕی بیان لێرێ بۆ قودس خۆ ئەمەی نەکردووە کاکە ئەمە کوفرە تێگەی توێتی کاکە گیان با ئەم کۆبوونەوەی لە سلێمانی چیە ئەمە لە سلێمانی وەڵڵی سلێمانیستا ئاواکەی لە هەولێرش خۆشترە ڕێزمێ بۆ لێ ئێرە لێ فێنترە کاکزانە تێگەی کارە کوردستانە ئەممان خۆش شەوێ خۆشمان خۆشێ بەڵام ئێوەنێ کاکە مەسەلەن هەوریشوی سلێمانشەتی ناکەم ئەڵێم با لە سلێمانی بێ وەکومە مەسە سەلاحەدین بادین با بە میوارە ئەوەشم بڵاو کردووە لە ستۆری ئەڵێ کاکە گیان وەرن ڕێک بن کاک مەسوود شێخ جەعفەر هەمویان هاوارەکەن کاک مەسوود وەرە ئەم دوانە ڕێخە کەواتە شتوپیەکرێ کاکە ئێ کاکە مەلا مستەفا بە ڕەحمەت بێ لە گەڵاڵەوە یەک نامەی ئەنارد بۆ هەڵەجە بۆ خانەخین من مناڵ بوون لە تۆ تاڕمە گەورەترم وەڵای شیربایی هەڵگیرە هەر بوو بە گۆرانی کردیان بە بێتی گۆرانی بۆڵ بەرجێ ئەوەندە احترامی ئەو نامێکی ئەی چۆن کاکە ئیسەر بۆ کاکە مەسوود وایە کاکە ینی کاک مەسوود نابێ بەژۆی هەندێک شت بکە بەڕاستی نابێ ینی کورسی چییە کاک مەسوود نیشتیمانێکی پێفۆتێنێ کورسی چیە پێت وایە هەموو لایەنەکان براگەوری کاک مەسعودیان قبوڵە بێگەر مەسەڵەن لە دەرەوەی پارتی و وەڵی کاکزانە هەر کەس بێ و براگەرۆ بێ و وەکو باسی مافماکە مافی بەرامبەرەکەی بپارێتەوە وەڵی هەموو کەس احترامی پێەکە تێگەی من بە حیاتم من کاکە جان کاک پاڤێڵ ئەڵێ کاک مەسعود هێڵی سوورە بەڵێ وایە بۆ قسە ینی یەکێ نابێ پەلامار بدرێ هێرشی بکرێتە سەر بەڵێ ئەمە لە مام فەرسترە بەڵێ یانی خستوێ ڕیزی مام جەلال ئەتر خۆ کاک مەسعود چییە یازیاتر وەڵی بەخەم لەوانەیە کاک مەسرور ڕێز بێکە و قسەیەکەم بێ ئەمرێکی بکبەت کاک پاڤێڵ بێئەمری نەکە ناوایە بەخوا بەزاینێ ڕاستە تێگەی کاک مەسعود تەشریف بێنێ ئێمە من وەکو خۆم وەکو ئەم مەجلیسە وەکو ئەم بەرنامەیە زۆر مەمنونین بێ دانیشێ دەستی کاک پاڤێڵ و دەستی کاک مەسعود بگرێ و دانیشێ وەڵی هەردووکیان مەجبورن ئاشتە بنوالی ئینکاری ئێن نە کەس دەکوژرێن نە ئەم وڵاتە ئەدۆڕێن نە هێزی پێشمەرگە هاوکاریە بڕێ نە میلەتی کورد ڕەنجەڕۆ بێجارێکی تر بۆ 100 ساڵی تر کاکە خۆ وایە بەخوا لەوانەیە بۆ 100 ساڵی تر ئێمە ماڵەوە وێران ئەی چیەکەی ئەگەر یەک نەگرین مەسەلەن لە ساسە وای لێ ساسە وای لێ بەخوا تێگەی تۆ ئەمریکا داوا لێکە بەریتانیا داوا لێکە عەرب کورە پەرلەمانی عێراقی داوا لێکە ئەڵێ پەرلەمان پێک بێن حکوومەتەکە تەشریکەن هیچی تو عەرب داوامە لێ ئەی چی تۆ بەسیونەوە ئەو بەسیونەوە کورە خۆمە تیپاتی بنیە کاکدا بڵێ وەڵا ئەمە تیپیش نروێ چۆنێ بەیان زیاریی وە هاتووە دوان زیاریی وە یعنی ئاسایی نیەگەر هاوپەیمانەتێکە هەیە من داڵێم ئەبێ پارتی زۆر بەلای ئاسایی بێ لە بەرەوەی پێڵە پارتی دیموکراتی کوردستان تێگەی دیموکراتیەتەکە بەکاربێنێ چۆن بۆ پارتی ڕەوا بوو حەڵاڵ بوو کە هاو بۆ لای شاسوای عەبدوڵاحید حکومەتی لەگەڵا تەشکیلکە ئەبێ پێی باش بێ کە لەگەڵ پاڤێڵ تاالبانەیە ڕێکەوتوو یعنی ئەمری واقعە بێت تۆ قبوڵی کرد دانیشم
وەکو باوەکو مامۆکو سەرۆکی نەتەوەیەک وەکو سەرۆکی ئەم هەرێمە هەردووچیان دانێم کۆبینەوە و ئەم شەڕە کوشتن و نازام تاعدا و قسەی هەلە خوپە لە کوشتە نامێنێ هەمووی حەلە بێ هاوڵاتی بەگوێ ئێوە کە بەگوێ ئەم سەرکردە حیزبانەکە کاک زاناخۆ بەگوێ من تۆ ناکە ئیسە لەوانەیە ملیۆنێ پارتیش گوێن بە من بە تێگەی بەبەرجێ من نەقسەوە پارتیەڵم نێشیاڵم با دانیشن پێک بێت کۆتایی بەو خەزیەی بێنە هەر قسەی من نییە قسەی مەلاکانە قسەی مامبەستایانە قسەی کرێکارە قسەی هەموویەتی کاکدانە تۆ لە ناو کۆمەلگاوە قسێ ئێمە قسەی کۆمەلگا قسەی من نییە بۆ من لە وەکو کابراوەتی چۆخای تووکاوانی خۆشخای تووکاوانی لە جای خەرجە قسە من لە جاتی خۆم لە جاتی قسەی کۆمەلگا خەڵکە بینم و تێکەڵ ئیخبار و چی و چی ئەمانە وە حاصل کاکزانە بە کوردیەکەی نییە بە کوردی بە کوردی نەماف ماوە ینی خەڵک زۆر بێئومێد بووە ئەوەنەی ئیستا خەڵک بێئومێدە لە دەسەڵاتی کوردی بە تایبەتی دەسەڵاتی زۆری ناخ ئەوم زۆرینەن لەم زۆرینە ئەوەنەی بێزارن بە حیاتیان لە کورد بێزار لەم باشە پێت وایە مەسەلەن بە مەبەستی شێواندنێکێ لە سلێمانی و گەرمیان و هەڵبجە و ڕاپەڕین ئەنی بە ئەو مێدیایی باسێکی مەسەلەن شێوانێک دروستەکە ئەوێ لە بەرچاوی خەڵک مەسەلەن بەرامبەرەکەی بە شەیتانیەکە مەسەلە مافی خەڵک پێشێلەکە لەو ڕۆوە چۆن کاک زانە ئەمە تازە شتەکە وای لێ هاتووە لێرە یەکێتی شتێگەڵێ ئەوان لێ دووشتەڵە لێرە ئەگەر شتێ بیانەوێ شتێ فەرزکەن یان شتەکە ڕاست بێ ئەوان سێشتی ترێنن ئیزام هەورازە ئەڵێ ئەگەر یەکێتی بێ خەڵک کوژێ حەر بە سیارەکەەوە ئەیان سووتێ بەش و ماڵم نا ئەوە چی یان هەر یەگرم هەورا تۆ چیت آخر بۆ هەورە شەڕ دروستکە شەڕی میدیا دروستکە تێگەی بۆ لەوانەیە ئێستا من پرسیاری لە من یەکەی هەورە ئاوای توێی شکە بێ خراپ چاگات یعنی ئەمە قابلی قبوڵ نییە ئەبێ هێمنکەرەوە هەبێ ئەبێ تۆ مەبەستەکەت لە بەریەکێتی نییە مەبەستەکەت لە بەریەکێتی نیە بەر کووردە بەسەرە کووردە کەی بام بەست بێچێتیش بێ کاکە خۆ حرام نییە یعنی بۆ تۆ حەڵالە دیفاالەیەکێتی و کوڕی مامزەلای بۆ من حرام بە حرام نییە کاکە من بیزوتارم بم بیزوتار درۆیە بەس هەموو ساڵێ وتارێک بۆ مامزەلان نووسوە لە کاتی یادی کۆچکردنیە تۆ بۆ هەمووان هەمووانش بۆ تۆ ڕاست هەموو لە کوردستانی دام ئەمە لە پێناو کوردایەتی ئەی شێوە مامزەلا کوردوە کاکە خەڵکی کارە ئەوەی ئەو مافی مامزەلا درستی داینا و دروستی کرد و بەخشی لەسەر و کۆماری هەتا ئێستا سەر کۆمارە نەکردووە یەکەی هەر هیچ حیزتەرە حیزبێکی دەیکردووە ئێوەرن کاکە مامزەلالان ئەمان مامزەلالان بیرەکەن مەلا مستەفایان بیرکەنەوە تەواو نییە قسە یعنی ئەمە دوو سەرکردەی بنەڕەتیە بۆ یەکێتی بۆ پارتی بە هەردوو لا بەجێ ئەوە بکەن دانیشن لەسەر مێزی گفتوگۆ ڕێکەوتنیەکەین وا لەم چەلەحانێ و بەردەقانی و بەرتەقان و دالاسیک و ئەم شارە بین کاکە ئەوەنە یەکەی اتیهام نەکەین بابەت ترەم چەکی چی ناردووە کۆرە من وتارێکم نووسی وتم چەکەکانی ترم ئەوان دالاسی ڕسمی دالاسی و خۆچەقانی و هەندێشتم دانا تیرروکەوانی کۆن و ئەمانم دانا و کاکە تەیەکی زۆری بۆ ها وڵات دووسە برادری وەکو تو ئاگوتیان کاکزیان تالای بۆتم چیە دی بە قورئان پێ بزان ئیداتەوە وتم بۆ ئیدام بکەن وەڵام مەگە تر بەمەی ناردێم بۆ کورد چەکی کوان ناردووە چەکی کوان ناردووە وەڵای لە تر سالام بن ئێمە چییە ڕۆژیاڵێ لای یەکێتی و ڕۆژەیە لای پارتی و چەکی چی و گەزی چی و جاوی چی و هەمووی هەڵخەڵەتانە و مەزۆکردنی هەمووی زەربەدانە لە کورد بەڕێز هەمووی من ئاخر قسەم ئاخر قسەی بیکەم کاک زانە قسەکەی مامۆستا سەلاحەدین بەهادین با بکەن با ئەو بیکەنی ژوان وەڵڵی هەمووی لە ئەنجامی یەکنەگرتنی ئەم دوو حیزبە ئەم کوردە ئەفۆتی بەڕێز سەید ئەتا محەممەد ڕۆژنامە زۆر سپاس بۆ دەرفەتە بەڵێ ئەمە تەوەری یەکەم بوو تەوەری دوم لەگەڵ بەڕێز مامۆستا شیروان میرزا گفتوگۆی لەبارەوەکەی دەربارەی هەموو کێشاڵ پەسەرناوانەی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا هەیە بە تایبەتیش پرسی 120 میلیارد دینارەکە کە لە ئێستادا و چەند مانگێکە بەڕچاوکردن بە دۆخی هەرێمی کوردستان و عراقیش بە تایبەتی مەسلەی ئەو جەنگەی کە هەبوو نەتوانراوە ئەو ڕەپارەیە بنێدرێت ئەمە وای کرد کە کێشەیەک دروست بێ لە ئێستادا لە پێش جەژنی قوربان موچەیەک نێردراوە بە 51 میلیارد پێشتریش 51 میلیارد نێردرا بوو ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبووتەوە داوای ئەوە کەم پێداچوونەوە بە 120 میلیارەکە بکرێت 120 میلیارەکە نەیاسایە ڕێکەوتنێکە و عورفێکە و لەسەر ڕێکەوتن هەرێمی کوردستان ئەڵێ ئێستا داهاتمان نییە پێمان دابین ناکرێت ئەوانش چاویان لەوەی ئەگەر بێت و
ئەو 120 ملیارە نەنێرن یان مەقاسی بکەن یان ینی بیبڕن یان کورتێنانێک دروست بێ لەو حاڵەتەیە ئەمە لە حاڵەتێکا چارەسەرە بێ ئایا هیچ گرفتێک بۆ موچە دروستە بێ هەر لە بنەڕەتدا عراق کێشەی مادی بۆ دروستە بێ کە ئێستا بەردەوام جارێکی تر مەسلەی دروستبوونەوەی شەڕ و مەسلەی دروستبوونەوەی ئالۆزیەکان باسی لێوکرێ بابەتانە لەگەڵ بەڕێز مامۆستا شێروان میرزا ئەندامی لیژنەی دارایی لە خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عراق گفتوگۆ ئەەکەم مامۆستا شێروان زۆر بەخێر زۆر سپاس سپاس دەکەم سپاس مامۆستا مادوم کردی ببوورە مامۆستا بەگشتی ڕەوشی عراق لەو لە ئێستاە چۆن نبینیت بە تایبەتیش لە ڕووی داراییەوە زۆر سپاس کورسەکەت نەبێ ناکەوێت نعیبنی سلااوڕێز بۆ بینێرانی خۆشەویست طبعاً بە شێوەیەکی گشتی دۆخی دارایی عراق خراپە خراپە بەو پێی کە بەشی زۆری داهاتی عراق لە فرۆشتنی نەوتەوەیە لە سەرەتای دروستبوونی شەڕەوە ئەو ڕێڕەوەی کە نەوتی زۆربەی نەوتی عراقی پێدا دەفرۆشرێ دەڕوا بۆ جیهان گەروی هورمزە کە هەمومان دەزانین کێشەیەکی گەورە ئێستا ڕاجدا و عێراق نەیتوانیوە بەڕاستی کەم تا زۆر پەیوەندەکانی لەگەڵ چ ئێران و چ ئەمریکا بەکاربێنە بۆی بتوانێت لانی کەمێک نەوت بەڕێکە نەیتوانیوە سود لەوەش ببینێ بەڕاستی لە مانگەکانی ڕابردوو بینیمان داهاتی نەوت یەکجار کەمی کردووە تەوان کە داهاتی نەوی کەمی کردووە بازرگانیش تا ڕادەیەک هەر کەم بۆتەوە یعنی داهاتی نانەوتیش لە گومرگەکان هەرکەمی کردووە کێشەیەکی تریش ئەوە بوو کە هەمومان دەزانین فرۆشتنی نەوت پارەکە دەچێتە بانقی فدراڵی ئەمریکا لەوێەوە بە چەند وەجبەیەک دێتەوە بۆ عێراق ئەوەش فترێک هەر ئەمریکا خۆی ڕایگرت بوو وەکو فشارێک لەسەر حکوومەتی عراقی و با بڵین هێڵی ئاسمانیش نەبوو هاتوچەی ئاسمانیش نەبوو کۆی داهاتەکان کێشیان بۆ دروست بەگشتی یعنی داهاتی عراق لە کێشەیەکی گەورەدا بوو دۆخی دارایی عراق خراپە بەڵێ باشە لە حاڵەتی ئەوە عراق توانێت چی بکات بۆ ئەوی مەسەلەن لانی کەم ئەڵێن تا خۆیان بەرپرسەکانی ئەڵێن کێشە بۆ موچە دروست نابێ ئەو کێشە بۆ پشتیان بەچی بەستۆ بۆ قسەیە بۆ خۆی عێراق طبعاً پشت بڵین یەکەم دەبێ ئەم دڵنیاییە بدەن چکەوەی کە لە عێراقدا ئێستا هەیە بەس موچەیە بەس موچێ بەڵێ یعنی هیچ شتێکی تر نییە جێگای ئەوە بێ هاوڵاتی بڵێ ئەم حکوومەتە شتێکی ئەوەندە گەورەی بۆ کردووم جێی دڵخۆشی ئەوە بێ بەڵام موچە دەدرێ و خەڵک بەم موچەیە لە بازار ینی پێی دەژیان دەبێ بەرپرسەکانی عێراقم دڵنیایە بەردەوام بدەن ئەمە یەک دوو پشتیان بۆ بەستۆ یەکەم ئەحتیاطی بانقی مەرکەزی دوو چاپکردنی پارە طبعاً بەڕای هەندێک لە خەڵکی نزیک و شارەزاوە بوو کە لە مانگی ڕابدە پارەیان چاپ کردووە توانیوانە موچە بدەن و لەوانەیە بۆ مانکانی داهاتوو دەست بن بۆ احتیاط یاسای موازنەشمان نییە بۆ ساڵی 2026 هەر دەگەڕێنەوە سەر 12 ساڵی پێشووتر بەڵام ئەگەر پێویست بکە حکوومەت پێویستی من بیانی بە قەناعەتی خۆم پێویستی بە یاسایەک بەڕێز دەرچەیەکی یاسایی هەبێ لەوانەیە لە پەرلەمان وەکو بڵێ بڕیارێک ڕێنماییەک یعنی شتێک دەربکەن بۆی سەلاحێتێک بدەنە حکوومەت جاچە قەرز بکات دەست بە بۆ احتیاطی بانقی مەرکەزی بۆ ئەوەی ئەم قۆناغە هەستیارە خراپەدارایی عراق تێپەڕێ یعنی تا ئەو ڕادەیە عراق ڕوبەڕوویە بێتەوە بەڵێ احتیمالیشی هەیە طبعاً لە چەند ڕۆژی داهاتوو ئەمە هەمووی بەشێکی زۆری بەهۆی گەری هورمزەوەیە بەڵێ بەهۆی داهات نمەوە بەڕێز علی زەیدی لە بڵین یەک دوو هەفتەی داهاتوودا لەوانەیە سەردانی ئەمریکا دەکات طبعاً ئەم سەردانەی بەڕێز علی زەیدی بۆ ئەمریکا دەرهاوی شتەکانی زۆر کاریگەری لەسەر عێراق دەبێت ئایا بە ئاراستەیەکی باش دەڕوە یان خوا نەخواستە بە ئاراستەیەکی خراپدا دەڕوە تەسەوڕ دەکرێت بە ئاراستەیەکی باشدا بڕوە چونکە هەر لە بیدایەتەوە ئەمریکا مبادرەی ینی مبارەکەی کردووە و پرێزبایی لێکردو پشتیوانی دەکات تەنانەت بەشێک لەوانەیە کە ئەمریکا پێی وایە میلیشیان یان با بڵێن لە دەرەوەی هێزی نظامی دەوڵەتن دەستیان بە چەکدانان کردووە دەچنە ناو هێزی با بڵێن ئەوانەی کە لەژێر چەتری بڵێن بەڕێز علی زەیدی و حکوومەتی عراقیدان هەنگاوی باش نراوە من پێم وایە سەردانی بەڕێز علی زەیدی جۆرێک لە
هاوکاری زیاتری دارایی ئەمریکا بۆ عێراق دەستەبەر دەکات. دەتوانرێت ینی پارە لە خزینی ئەمریکایەوە کە دەوترێت یعنی ئمە پارەی هینمان هەیە پارەی فرۆشتنی نەوتمان هەیە لە ئەمریکا بەس دەکات خۆی ناگەڕێتەوە مانگە خۆی مانگانە دوو شەحنەیان با بڵێن دوو تیارە دێت پارە دەهێنێ ماوەکانی ڕابردە ماوەیەک نەهات بەهۆی شەڕەوە ئەمریکا تۆزێک زەختی کرد نەینات دوایی ئەوە بوو کە شەحنەیە کات ئێستا بزانام دۆخەکە ئاسایی بۆتەوە بەڵام لە ڕاستیدا من نازانم ئایا بزەبت پارەی فرۆشتنی نەوتمان لە بانقی فدرالی ئەمریکا تا ئێستا چەندە ڕوون نییە ینی دیار نییە چەندمان هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی بەو پارەی کە لە ئەمریکا هەمانە بە احتیاتی بانقی مرکزی بە چاپکردنی پارە هەموو ئاراستەکان بەوەیە کە ئەم دۆخە داراییە تێدەپەڕێ بەڵام بەڕاستیش قورسە و لە هەمووشی گرنگترەوەی کە حکوومەتی عراقی و بەرپرسە باڵاکانی دڵنیان داوەتە فەرمانبەران کە بابەتی موچە دەستەبەرکراوە. باش پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چی بەسەر دێت مەسەلەن پێت وایە کێش و گرفتی بۆ دروست دەبێت بە تایبەتی لەو حکوومەتەیان هەواڵەکان دڵخۆشکەرترن. دەزانی کاک مامۆسەزانە لە ڕووی با بڵێن لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی ئەو پەیوەندی باشەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و کورد بەگشتی لەگەڵ بەڕێز عەلی زەیدی و حکوومەتەکەی هەیەی هەواڵەکان دڵخۆشکەرن. یەکەم بەڕێز عەلی زەیدی دڵنیایی داوە کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان باوکو باقی موچەی هەموو فەرمانبەرانی عێراق لە کاتی خۆیان دەنێرێت. وەزیری دارایی دڵنیایی داوە کە لە کاتی خۆیدا موچە دەنێرن. تەنانەت ئەو مەقاسەیە کە کورد زۆری پێخۆش بوو بکرێ بەڵام لە حکوومەتەکەی ڕابردوو تەیب سامی و سەرۆک وەزیران نەیان دەکرد دەیانگوت نەخێر دەبێت ئیلا ئەو پارەی کە هەیە بخرێتە سەر هەژماری وەزارەتی دارایی عێراق ئێمە پارە دەنێرین پێدەچێ ئەمە بەڕێز فالح ساریش و عەلی زەیدیش قەناعەتیان وابێت کە ئەم تویش لەگەڵ فالح ساری کردوانە دەزانی بەڕێز فالح ساری پیاوەکی زۆر قانونی زۆر وردە و زۆر وریایە زۆر شارەزای لە بابەتە داراییەکان بەڵام خۆشبەختەکەی ئەوەیە کە هەم بۆ خۆی کەسێکە یعنی متعاتیف بۆ کاتی خۆشی لەگەڵ موچە لەگەڵ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەردەوام یعنی دژ نەبووە زۆر و لە ڕەوتێکی شەڕەوتەکەی سەر بە عەمار هینی حکمە و سەر بە عەمار حەکیمە پەیوەندیەکانیان یعنی زۆر هینی متعصب نین نەرم سیاسەتیان نەرمترە بۆیە من پێم وایە بۆ موچە بەڕێز فالح ساری تعقیدات دروست ناکە هەر ئەوەشە وای کردو دەڵێکا کە بۆی ئێمە لە زیاتی ئەم ئاڵۆزکردنی ئەم بابەتە دەڕۆژ و 5 ڕۆژ لە دوای مانگەکەەوە چاوەڕە بکەین داخوا 50 ملیارە 6 ملیارە 120 چەندە دێت بە هەر مەقاسەی بکەین چونکە بۆ بابەتی مەقاسە بابەتێکی قانونی داراییە لە ڕووی قانونی هیچ ئیشکالی نییە ئەو بەڵام بە عەفو بەڕێز سوودانی و تایف سامی بۆ نەیان دەکرد لەبەرەوەی هینێکیان هەبوو قەناعەتێکیان هەبوو نەخێر ئێمە مادام وا ڕێکەوتوین دەبێت هەرێمی کوردستان ئیلتیزام کا بە دانانی پارەکە ئەنجا ئێمە پارە بنێرین باش ئەگەر نا مەقاسە بابەتە قانونی هیچ مشکلی نییە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران کۆبەوە دەڵێت دەبێت 120 ملیارەکە لا ببرێت پێت وایە ئەمە کێشە و گرفت دروست دەکات مەسەلەن 120 ملیارەکە قسەکەش لە ڕاستیدا قانونی نییە ئەنی نەقسەکە قانونی 120 ملیارەکە قانونی نییە شتێکە لەسەری ڕێکەوتون لە کۆبوونەوەیەکدا مەسەلەن ئەم 120 ملیارە هەتا پێم وایە لە ئەنجومەنی وەزیرانیش لایحەیەک نووسراوە ئایا ئەنجومەنی وەزیران مسادقەی دەکات مسادقەی ناکەوە تا ئێستا ڕوون نییە پێت وایە ئەمە کێشە و گرفت دروستەکە لە بەردەم موچەدا چونکە گەر مەقاسەکەش بکرێت حکوومەتی هەرێم هەر دەڵێ کێشەی کورتێنان بۆ دروستە بێ بۆ خۆی بابەتی 120 ملیارەکە لە چیەوە هاتووە کاتی خۆی ڕێککەوتون لەسەرەوەی کە داهاتی نانەوتی نزیکەی 240 ملیارە 240 بەڵێ کە 240 نیوەی 150 ئەوە بنێرتێ بۆ بەغڵا 120 ملیار کاتی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر هاواری کە ئەمە زۆر ئەوانە بەڵام ئەوە بوو کە هەردوو لا لەسەری ڕێککەوتن بە بێدەنجی ڕۆیشت هەتا ئەو کێشانە دروست بوو داهات کەمی کرد کە داهات کەمی کردووە لەسەر بەسەر بنوێ لەسەر 50 ملیار و 51 ملیار و کەمتر و 8 و زیاتر ئەمانە دووسێ مانگێک ڕۆیشتوانە بەڵێ ئێستا مانگی ڕابردوو 50 ملیاریان ناردووە هەفتایان بڕیوە بڕیویانە بەڵێ وانە کەواتە 120 بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نەیتوانیوە لەسەر ئەو 120 مانگی ڕابردوو لەگەڵ بەغدا بگاتە ڕێککەوتنی ئایا بۆ ئەم مانگە دەتوانی ئەمە یەک دوو تا ئێستا وابزانم موچەی مامۆستایان و فەرمانبەرانی گرێ بەستا بەش نەکراوە کەواتە
کێشەیەک هەیە کە لە کۆکردنەوەی داهاتی بەقاسەکە حەلی ناکە ڕاستە موچەکە دێ بەڵام حەلی ناکەەوە بۆ تقریبا ڕۆژ و نیوێ تو ڕۆژیش ئەلانکردنی موچیان تاخیر کردوە نەبوو تا لەبەرەوەی بڵێن پیانەوە بکەم هاتووە بەڵام هیم بوو ینی حاڵەتێک دروست بوو پێش دەژن بوو لە کاتیەوە داهات و ناچار بوون ئەعلانی بکەن یعنی وەکو باسم کرد ئێستامە ئەمڕۆ دەی مانگ بوو تا ئێستا موچەی مامەسانی مامەستا و فەرمانبەری گرێبەست دابەش نەکراوە حکوومەتی هەرێمی کوردستان کەی ئەمە دابەش دەکات و ئەگەر بەغدا داوای پارێتری لێ بکات چۆن دەینێرێ بۆیە ئەم بابەتە پێویستی بە چارەسەر هەیە ڕاستە داهات کەمی کردووە ڕاستە بەنمونە بڵین یعنی لە ناو دووکەوانە با بڵین ئەوەی کە ئەو داهاتی کە دەچێتە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان هەمومان دەزانین لە گومرگەکان لە داهاتی نانەوتی داهاتی ناوخۆوەنیە ینی بەهۆی ئەو شەڕەوە کە دروست بووە داهات کەمی کردووە بەڵام تۆ کەی وەفدێکی فەنی شارەزا دەنێری بۆ بەغدا قەناعەت بە وەزیری دارایی و حکوومەتی عراقی بکات بەڵێ داهات کەمی کردووە فەرمون لەسەر 120 میلیارە با بیکەینە 60 دەدوای بە لە دوانی ئەعلامیەوە چارەسەر نەخێر تەماشایکە ئێمە لە دووسێ ڕۆژی ڕابردوو بەیاننامەیەکی عەدنان فەیحانمان هەیە جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان ئەوش لە حکمێوەڵە نە ئەم لە جەماعەتی عەسایبە بەڵێ جەماعەتی عەسایبە شێخ خەیس بەیاننامەکە یعنی بۆ خۆی جێی سەرسوڕمان بوو هەم کاتەکەی هەم ناوەڕۆکەکەی یعنی حتا بەشێک لە با بڵین چاودێران پێیانەوە بکەمە ڕاستە کووردە بابەتەکە بە زیاتر فشارە بۆ سەر عەلی زەیدی قسەکە لەسەر ئەوەیە دەڵێ نابێ هیچ کە پارە بنێردرێ بۆ هەرێمی کوردستان تەنانەت بۆ موچەش هەتاوەکەوان بە ئیلتیزاماتی خۆیان هەڵنەستن حکوومەتی هەرێمی کوردستان جوابی داوە لە بەیاننامەیەکدا باسی 2025 و 26 دەکات دەڵێ ئێمە بە ئیلتیزاماتی خۆمان هەستاوین لە دەمانگی 25 یعنی داهاتی نانەوتیمان ناردووە و لە 26 ئەم 5 مانگەمان ناردووە بەڵام ئەم بابەتە مامۆستازانە من زۆر جاریکە باسم کردووە مادەیەکمان هەیە بڵێن بڕگەیەکمان هەیە لە هەموو ئەو ماددانەی لە موازنەدا پەیوەستە بە پشکی هەرێمی کوردستان باسی تەسویە حسابات دەکات لە 2004ەوە تا ئەو ساڵە بەرمێ لە موازنەی 2009 دەڵێت تا 2010 لە موازنەی 2021 دەڵێت تا 2020 لە موازنەی 2023 24 دەڵێت تا 22 ئەم بابەتە حکوومەتی هەرێمی کوردستان کاتی خۆی بڵێن لە حساباتێکدا دەڵێ ئێمە بۆ دابینکردنی موچە لە دوایەوەی کە نەوتمان ڕادەست کردو بە سعری سۆمە و سۆمە دەیفرۆشێ لەگەڵ داهاتی نانەتی 120 میلیار حکوومەتی عراقی 280 میلیار تقریبا شتێک زیاتر شتێکم ترمان دەداتێ بۆی موچەی پێتاواکەین کەواتە ئێمە ئەگەر نەوتیش ڕادەست بکەین داهاتی نانەوتیش ڕادەست بکەین هێشتا بۆ موچەش نەک بۆ پشکێرێمی کوردستان بۆ موچەش هەر عراق قەرزاری ئێمە دەبێتەوە کەواتە ئەگەرم حسابە تەواوە بۆ ناین حسابی چەند ساڵی ڕابردووی لەگەڵ بکەین بابینە 2014 حسابی بکەین لەو کاتەوە کە بجێرێمی کوردستان بڕاوە بابین لە 2004ەوە حسابی بکەین لەوەی کە مستحقاتی پێشمەرگە 170 کە بەردەوام حکوومەتی عراقی دەڵێ 170 ناردووە هەرێم دەڵێ قەت لە 110 نەهاتووە بابین ئەوانەش ڕوبەڕووی ئەو لە دوانانە بکەینەوە یعنی بین ڕوبەڕووی ئەم لە دوانانە بکەینەوە بەڵام ئەمە پێویستی بە چی هەیە پێویستی بە تیمێکی تەکنیکی زۆر شارەزا هەیە لە قانون و لە دارایی هەموو ئەو قانونانەی کە لە ڕابردوودا بەتابەتی لە 2014ەوە ئەو ڕێنمایانەی کە دەرچووە کامیان لەگەڵ بنەمای دەستور یەک دەگرێتەوە کامیان دژە لەگەڵ بنەماکانی دەستور کامیان با بڵێن هەرێمی کوردستان دەتوانێت لە تەنیشتیەوە داوای مافی خۆی بکات کامیان غەدرە لە استحقاقی هەرێمی کوردستان دەکرێت بین هەموو ئەوانە ئامادە بکەین ئینجا لە ڕووی داراییەوە زۆر بە شەفافانە داهاتی نەوتی و نانەوتیمان چەند بووە وانە هەمووی حساب بکەین و چەندمان خرج کردو بۆ موچە حکوومەت بۆ خۆی چۆن خۆی بەڕێوە بردووە نیە هەرچەند ئێمە لە ڕووی قانونی و تووشی ئیشکالی ئەوە دەبین بەداخەوە کە لە هەرێمی کوردستان یاسای موازنەمان نییە ئەوەی کە سەرف کراوە بەبێ یاسا سەرف کراوە ئێستا کورت و مختصارەکەی ئەوەیە کورت و پوختەکە ئەوەیە هەرێمی کوردستان یان با ئەو پرسیارە بکەم بەغدا ئەنجومەن وەزیران ینی ڕازی دەبێت 120 میلیارەکە کەمتر بێ بۆ نمونە ئەو 50 بۆ حسابکە بێ مەقاسە دەکەوێتە سەرەوەی هەرێمی کوردستان ئەمڕۆ کە بڕیار درراوە چەندیکە ئەو وەفدەی کە دەچێتە بەغدا چی پێە گیان دەرگان بۆ بکات و بڵێ وەرن سیرکەن مەسەل ئەسی کۆدات یعنی ئێمە مەسەلەن لە هین ئێمە لە لیژنەی هاوبەشی هەردوو دیوانی چاودێری داراییمان هەیە بابێن بۆ خۆیان چێکی داهاتەکانی داهاتی نانەوتی بکەن لە هەرێمی کوردستان ئەمە یەک دوو
لە ڕووی داراییەوە ئەوەندەمان بەڵگە و دۆکومنت پێ قەناعەت بە عێراقیەکان پێ بڵین کاکە فەرمونون ئەوەتە ئەمە بەڵگەکانە ئەوە داهاتی نانەوتیمان لەوەندەوە بۆتە ئەوەندە وانە بەڵێ ئەجا سیستەمی ئەسیکۆدا فەرمون وەرن جێبەجێ دەکەین بەڵام سیستەمی ئەسیکۆدا یەکجاری داهاتی نانەوتی لە دەواازە سنوورەکان و لە فڕۆکەخانەکان کۆتایی پێ ناهێنە بۆ هەرێمی کوردستان لەبەر بەپێی نیزامەکەی ئەگەر هەروەکەوەی بەغدا بێ ڕاستەوخۆ بازرگان لە باقی مرکزی پارەکەیدا وانە کەواتە گومرگەکەی هیچی ناتەوە هەرێمی کوردستان ئەمە دەبێت ئالێتێک هەبێ هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لەسەری ڕێک بکەوێت بەس بەپەلا زۆر بەپەلا بەڵێ زانی بۆچی بەپەلە ماوە سزانە ئێستا مەڵێن گریمان ئەمڕۆ دوێنێ بەڕێز وەزیری دارایی سەرۆک وەزیران دڵنیایی داوە کە موچە لە کاتی خۆیدا دێت بەڵام سپینێ یەکەچ وەکو عەدنان فەیحان دۆسیەک دەست دەداتێ دەڵێ کوا داهاتی نانەوتی بۆ هەرێمی کوردستان نەینادووە زۆرە دۆسیش دەست نەداتێ لانی کە مەسەلەن لە ئیعلام بەمەقاسەوە بینێرن بە 120 ملیاری لێ ببڕن یعنی مەسەلەن تا ئێستا موچەی فەرمانبەرانیان نەدا حکوومەتی ئێستا تا ئێستا موچەی فەرمانبەرانی گرێبەستمان نەداوە ئەم مانگەشی بێتە سەرێ پارە بنێرن بەڵام 120 ملیارەکە ببڕن ئایا حکوومەت هەرێمی کوردستان دەتوانێت لە کاتی خۆیدا موچەی مامۆستایان و فەرمانبەرانی گرێبەست بدە تووشی گرفتی دارایی نابێ بۆ ئێمە پێویستی بە هەنگاوی بەپەلە هەیە بچنە بەغدا و نظامی ئەسیکۆدا زوو جێبەجێ بکرێت بەڵام وەکو باسم کە نظامی ئەسیکۆدا دەبێت جۆرێک لە تایبەتمەندی تێدابێ ئایا ئەو پارەی کە لە هەرێمی کوردستان دەدرێت دەچێتە ڕاستخۆچێتە بانقی مرکزی عراقی دەچێتە خەزانەی حکوومەتی عراقی لە ئیراداتی داهاتی نانەوتی حکوومەتی هەرێمی کوردستان حساب دەکرێت یان فەرمون بارتەقایەوە بابین لە 120 ملیارەکە کەمکەینەوە وانە چکە دەبێ خۆ دەبێ بێ ناکرێت و هەموو سەرچاوەکانی داهاتی گومرگی ببڕی بە نظامی دانوستان هەیە ڕوبەڕوو هەیە پێویستی بە دانوستان و بە با بڵێن بەڵگە و دۆکومنتی زۆر ورد و قانونی هەیە یعنی تۆ بە داتای مەزبوط و بە بەڵگەی تەواو بچی قەناعەت بە عێراقیەکان بکەی کە بەڵێ ئەمە داهاتی نانەوتی ئەمە بەم شێوەیە و ئاوای لێدێت بۆیە 120 ملیارەکە دەکرێت بکەین ئەوەندە بەم شێوەیەکەی بەڕێز شێروان میرزا مامۆستا شێروان میرزا ئەندامی لیژنەی دارایی لەخلی پێشوێ سپاس بۆ تۆش زۆر سپاس. خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.